بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشی ئیفلیجی مناڵ تەندروستی سلێمانی و ڕێکخراوەکانی یونیسف و WHO هەڵمەتێکی نیشتیمانی کوتانی منداڵانی تەمەن 1 ڕۆژ بۆ 5 ساڵیان دەست پێ کرد. 499 تیم بەسەر گەڕەک و ناوچەکانی سلێمانیدا دابەش بوون. هەڵمەتەکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت و پرۆسەیەکی ساڵانەیە کە وەزارەتی تەندروستی سەرپەرشتی دەکات. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی سلێمانی بە هاوکاری ڕێکخراوی WHO و یونیسف هەڵمەتی کوتان دژی ئیفلیجی مناڵان دەستی پێکردووە لەمڕۆ کە ماوەی 5 ڕۆژ ئەخایەنێت. 499 تیمی دوو کارمەندیمان هەیە، 101 مشریفمان هەیە، هەموو منداڵێکی خوارد تەمەن 5 ساڵە گرێتەوانێ. بەشی خۆپاراستنی سلێمانی دەڵێت ماوەی 16 ساڵە هیچ حاڵەتێکی ئیفلیجی منداڵ لە سنووری سلێمانی تۆمار نەکراوە. تەنها لە خواری و عێراق و سووریا چەند حاڵەتێک تۆمار کراوە، ئەوانیش بەهۆی هاوسنووری لەگەڵ ئەو وڵاتانە و بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکە دەستیان بە هەڵمەتی کوتان کردووە. زیاتر لە 16 ساڵە نەخۆشی فلیجی مناڵان سوپاس بۆ هەموو کارمەندان و پزیشکانی تەندروستی و بۆ هەموو لایەنێکە هاوکاری کردوین. زیاتر لە 16 ساڵە تەنها یەک کەیسیش تۆمار نەکراوە لە شاری سلێمانیە. بۆیە ئامانجمان لەم هەڵمەتە ئەوەیە کە ئێمە نێڵین بێتەوە ناوە بۆ چکە 2 ساڵ لەمەوە پێشڕاستە لای ئێمە نەبوو، بەڵام لە بەغا 2 کەیس تۆمار کرا. بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دەڵێت هۆکاری دەستپێکردنی هەڵمەتەکە ترسە لە ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. پێویستیشە سەرجەم هاوڵاتیان هاوکاری تیمەکانی تەندروستی بن و منداڵەکانیان دژی ئیفلیجی بکوتن. ئەوەی کە ئێمە لی ترساوین و ئەم هەڵمەتەمان بۆ ئەنجامداوە تەنها بۆ خۆپاراستنە چەند حاڵەتێکە بۆ لە وڵاتانی دەوروبەرمان و لەبەرە و هۆکارانە ئێمە هەڵمەتەکەمان ئەنجامداوە گینا پەیوەندی بەوە نیە لە شاری سلێمانی هیچ حاڵەتێکی لە جۆرە هەبێ. ئیفلیجی منداڵ جۆری هەیە و نەخۆشیەکی ڤایرۆسیە تووشی ئەو منداڵانە دەبێت کە تەمەنیان لە خوار 5 ساڵەوەیە. بە زۆریش لە وڵاتانەدا بەربڵاوە کە شەڕ و نەهامەتی یەخەی گرتوون. لە ساڵی 1970ەوە تا ئێستا ڕێژەی ئیفلیجی منداڵ بە ڕێژەی لە 90 کەمی کردووە. بەپێی ئامارەکانیش ڕێژەی توشبان لەسەر ئاستی جیهان لە 350,000 کەسەوە بۆ 416 حاڵەت دابەزیوە. ئەوەیش بە خۆپاراستن و کوتانی پێشوەخت دژی نەخۆشیەکە بووە. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.